زۆری بارانبارین و دروستبوونی لافاو بە ڕێژەیەکی زۆر هۆکار بووە بۆ هاتنە خوارەوەی چەندان جۆری مین و تەقەمەنی بۆ نزیک ڕێگا گشتیەکان و قەراغ ڕووبار و سەرچاوە ئاویەکان و زەویە کشت و کاڵیەکان هاوکات ئەو شوێنانەی پێشتر شوێنی مەترسیدار نەبوون لە مین و تەقەمەنیەکان. جوولانەوەی مینەکان لە شوێنی خۆیان بەهۆی باو باران و بەفر ساڵانە ئەو حالەتە ڕوودەدا کە ئەو مینانەی کە دێنە خوارێ هەڵبەت دێنە سەرزەوی کەواتە بە چاوی ئاسایی دەدیتێن لە ڕووی تەکنیکیەوە زۆر ئاسانە لە ناوبردنیان و چارەسەرکردنیان ڕێنماییمان بە دەرەوە هەر کەسە کشتە شوای دیتەوە ئاگادارماکات وە خەڵکیش بەڕاستی نێزیک ئەو شوێنانەمەکەون کە ناوچەی گومان لێکراون و ئەو ناوچانش کە چێلگەی من هەمووی سێگۆشەی من ڕێژی لۆدانراوە سێگۆشەی پەرژینی لۆدانراوە لەگەل بیلبۆردی خەڵک داواکارن ڕێنماییان دەکەن کە نەستنەوە شوێن نێزیک دەکەنەوە. لە ساڵانی ڕابردوو ڕێژەی بارانبارین و لافاو هاوشێوەی ئەمساڵ نەبووە بەڵام جوڵانی مین و تەقەمەنیەکان مەترسی زۆریان هەبووە لەسەر هاوڵاتیان تا ڕادەی دروستبوونی ڕووداوی گیان لە دەستدان و کەم ئەندام بوون. لە ئێستاشدا هاوڵاتیان و گونشینان مەترسی زۆریان هەیە داواکارن پشکنینی ورد بۆ ئەو ناوچانە بکرێت کە نزیکن لە چێڵگە مین ڕێژکراوەکان بۆ دڵنیابوون لە سەلامەتی گیانی هاوڵاتیان و گونشینان. سروشتی کوردستان ناوچەکەمان هەموو شاخاویە و هەوراز و نزم و بزمی هەیە لەبەرەوەی لە کوردستان ئەگە لافاو بێ چکە چێلگە مینەکان زۆر بێجیان بەرزە مینەکان دێنە خوارێ نزیکی جادە و ڕێگاوبانی هاوڵاتیانە بن بۆیە داواکارم لە هاوڵاتیان هەر مینێکیان لە هەر جێگایەکدی لە هەر شوێنێکیان دی یەکسەر دەستگای کاروبارمین ئاگادارکەنەوە. لە هەرێمی کوردستان هێشتا مین هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەرژیانی هاوڵاتیان ناوچە سنووریەکان بە ڕێژەیەکی زۆر مین و تەقەمەنی جۆرا و جۆر وەک پاشماوەی جەنگ لێەوە بەجێماوە تاوەکو ئێستاش کاریگەری خراپی لە سەرژیان و گوزەرانی دانیشتوانی ئەو ناوچانە هەیە کەمی تیمەکانی مینلابەری و هێواشی لە کارکردنیان وای کردووە ژمارەیەکی زۆری چێڵگەی مین ڕێژکراو تاوەکو ئێستاش لە ناوچە سنووریەکان بوونیان هەبێت. ئیسماعیل عوسمان کورسات نیوز باڵەکایەتی.